گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. خۆشەویستانم سڵاو. لە بەرنمەیەکی نوێی تایبەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز دێینە خزمەت بەڕێستان. ئەخیرا وتی ژیانی براهیم ڕەوڤەحیان نەحمە سالات ببوورە نازام چەندی هێنا شادان خان حیوارە تەواو کە کاک شەماڵ داناوەی دەروون قسەی زمانە بۆچی وەها دوورم لێک نازانە ئەڵێ کوورەکەی منوێتم خولە چەخماخم منوێتم خولەی تەخماخسازم لە دەرگای ئەستێرەوانیدا بە گەورەی نووسراوە کە هەز بۆی نییە بێتە ژوورەوە بەهرەمەندەکان نەبێت. مروارەکانی ئەم جارەم خاوەن ئەو بەهرە گەورەیەن بە هەڵ و ماندووبوونێکی زۆر گەشتونەتە درەوشاوەی ئەستێرەکان کە نزیکەی نیم سەدەیە پێکەوە کاری هونەری دەکەن و لەو بارەدا بەردەوام و چالاکن. بێگومان نییە لە ئێمە هونەرمەندان شەماڵی ئەبەڕەش و شادان فواد نەناسێت کە دوو دوانەی زۆر جوانن پێکەوە لە شاشەکانی تیڤی لە دراما و لە فیلم و لە بەرنامە کوردەکانە پێکەوە دەیان بینی. بۆ زیاتر ئاشنا بوون بە کار و چالاکیەکانی ئەم دوو گەورە هونەرمەندەی کورد با پێکەوە لە زاری خۆیان ئەگەر بۆ چەند ساتێکیش بێت ئەیان دوێنین باز لە کاروانی هونەری خۆیان بکەن زیاتر ئاشنابین بەم دوو هونەرمەندە گەورەی کورد. با سەرەتا وەک ئاشنابوونێک زیاتر بە کار و چالاکیەکانی هونەرمەندان شەماڵی ئەبەڕەش و شادان فواد تکایە با لە زاری خۆتانەوە چەند زانیاریەکمان پێ ئاشنا بکەن. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. خۆشەویستانم بەخێربێن. شادان خان بەخێربێ کاک شەماڵ. خۆشحاڵ گەورەتان کردین لە بەرنامە مروارەکانی غوربەتە. خۆتان گەورە. با کەمێ بچینەوە دواوە. کاک شەماڵ شادان خان بێگومان من ئەم پرسیارانەی دەکەم حتمما زۆرینەیان هەردووکتان وەڵامی دەبێ بدەنەوە و شمولی هەردووکتانەکات. سەرەتا یەکەم کارتان بۆ سەر تەختەی شانۆ کەی بوو ئەگەڕێتەوە بۆ کەی بۆ چ ساڵێک بوو؟ لە کۆمتانەوە دەست زۆر سپاس لیدیز فەرست فەرموو. سەرەتای کاری من کە دەستم کرد بە کاری هونەری ویژ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە من خۆم لە خێزانی هونەری پەروەردە بووم. باوکم فوادی حەمە میناغا ئەکتەرێک بووە کە لە کوردستان کاری کردو کارەکانیشی تا ئێستا دیارە. من ئەو کاتە مناڵ بووم ساڵی 1970 بوو لە بازرگانی ڤینیسیا کە دەرهێنەری مامۆستای بەڕێز خواری خۆش بوو ئەنۆر تۆفی دەریهێنا کار بازرگانی ڤینیسیا دەوری کەنیزەکمە بینی لەوێ. ئەو وەختە ساڵی 71 بوو. دواتر بۆ فترێ بۆ چەند ساڵێک دابڕام و تا ئەو کاتەی هاتە سەرەوەی کە چیرۆکی تەمسیلی بۆ تەلەڤیزۆنی ژیان کرا مامۆستای بەڕێز کاکجەلی زەنگەنە بوو دەوری ژیانم بینی. ئیتر وای لێ کردم زیاتر هەوڵ بەم هەوڵ بەم و بە پێی توانای خۆم بتوانم کار بکەم بەتایبەتی لە قوتابخانە کە مامۆستاکان دوای بینینێ و کارە هەڵیان نەبژاردم بۆ ئەوەی کە بتوانم کاری جوان لە قوتابخانەکانە بکەم. دوای ئەوەش چەند ئیشێکی کەم کرد لەوانەیە کە من خۆم زۆر خۆم پیابینیە و بچکەلەوە نازناوی ئەو کارە بە من بڕا تەمسیلی ژیان بوو تەمسیلی گوڵاڵە هی مامۆستای گەورە و بەڕێز مامۆستا سعدی نوونس کە ئەم کارە ئەو دەریهێنا بۆ سەر تەلەڤیزۆن و ئیشم تیاکەرە و کارێکی زۆر جوان بوو کە هەمیشە لە یاد نامێنێتەوە زۆر خەڵک بە ناوی ژیانیان بە ناوی گوڵاڵە بانگمەکەن تاکو ئێستا
دواتیش هەر پەرمیا بەکارەکەم و دواتر بە یارمەتی باوکم زیاتر و تا وەختی نەبووم شوم نەکردو بە شەماڵ دواتیش کە شوم کرد بە شەماڵ ئەویش جاری کە بووە هاندەرێکی تەواوەتیم بۆ ئەوەی دانەبڕێم لەو کارە و هەر لە خزمەتی هوەر و هوەری کوردیا بوو. خوا لێکتان نەکایەخوا کاک شەماڵگیان فەرموو. پێش سلااو لێبێ زۆرم پێ خۆشە لەم چاوپێکەوت نابێکەوە دانیشتوین سلااو لە بینەرانت پێکی کاری من لە ساڵی 1960 دەست پێکا ئەوسا هەرزەکار بووین لە گەڕەکی خۆمان تیپێکمان دروست کرد و پێشەوەی بێ بە تیپی هوەری تیپێکی وەرزشی فوتبۆڵمان دروست کرد و بە ناوی تیپی وەرزشی سۆران چەند یاریەکمان کردەوە لە ژیاننامەکەشمان هەیە چەند یاریەکمان کرد زۆر فەشەلمان کرد بۆمان دەکەوت کە ئێمە بە هیچ جۆرێ لە وەرزش و فوتبۆڵ نازانین بۆیە کۆمەڵێک لەو تیپە کە زۆر بێکەوە بووین و زۆر هۆگری یەک بووین بڕیارمان داکەوە ئەو تیپە بە عینە ناو بیگۆڕین بۆ تیپی نواندنی سۆران لەو ساڵا 1960 شانوێکمان ئامادە کرد بە ناوی حەمە و تەما شانوێکی کۆمیدی بوو دوو شخصێت بوو من و کاکە ئومێد برادەرێک ناوی ئومێد بوو دەورمانتیابینی لە کۆڵان لە کەلاوەیەک بەرامبەر ماڵی خۆمان هەر بە چرف و شتانە کوالیسوانمان دروست کرد و خەڵکی گەڕێک هەرێکە لە ماڵی خۆی کورسیە ناو دانیشت و سێریەکردین و ئەوەی کورسی پێ نەبوو لە عەرزەکە و ئەمە دەستپێکی زۆر سەرەتای من لێرەوە دەست پێیەکە بەڵام چۆن ئەم سەرەتایە دروست بوو یعنی چۆن لە خۆیەوە ئەمە دروست بوو ئەوی ژەگەڕێتەوە بۆ ئەو فترەی مناڵیم کە بەڕەحمەت و باوکم زۆر گرنگی بە من ئەدا بۆ خوێندنەوە بۆ دوای دەوامکردن خوێندنەوەی کتێب زۆر بەلایەوە گرنگ بوو هەتا بە زمانەکانی تر وەکو زمانی عەرەبی کە باوکم لە ماڵەوە مەکتەبەی هەبوو خانەکە بوو زۆریش ئەی بردم بۆ سینەما لەگەڵ خۆی لەبەرەوەی خۆی برادری کاک برایم سنجەر بوو سەحابی سینەمای سیروان زۆربەی ئێوارە ئەچوو بۆ ئیدارەی سینەمای سیروان و منیش بەر لە لۆجەکانە دانیشتم سەیری فیلمەکە ئەمە حتمما سەبەبێکی زۆر ڕئیسی بوو زۆر سەرێکی بوو بۆ ئەوەی کوا من ئەوم تیا بڕوێ و پاشان پاش تیپی سۆران بە بەردەوامی کارێکی تریشمان کرد تا ساڵی دوای 11 لە ساڵی هەفتایەکی قوتابیانی کوردستان هاوینەکەی شانوێی هاملێتی شەکسپیری ئامادەکرد بوو مامۆستا حەمە فەرەز بەڕەحمەت بێ ئیخراجی کرد ئەوە بە لە حەسێکەوە دەسم کرد بە دەوربینین تا گەیشتمە شەخسەتی هاملێت ئەخیرەن من شەخسەتی هاملێتم بینی ڕۆڵی هاملێتم بینی ئەوە زۆر زۆر وەرچەرخانێکی گەورە بوو لە ژیانی هونەری منە چونکە هاملێت بووە هۆی ئەوەی کەوایتر من هەوڵ بەم ڕێگەیەکی ئەکادیمی وەربگرم بۆ ئیشەکەم لەبەرەوەی هاملێت دوای ئەو سەرکەوتنە زۆری کە بووی مامۆستا حەمە فەرەز زۆر ئیلحاحی لە باوکم کردکەوە بچمە بەغدا و لەوێ چکار پەیمانگای هونەرە جوانەکانی بەغاغ بوو لە عێراقا لە هیچ شارێکی تر نەبوو هەرچەنە تەمەرم 15-16 ساڵ بوو بەڵام هەرچۆنە بوو چوون بۆ ئەوێ و باوکم موافقەتی کرد کە سوکار موافقەتیان کرد چوون لە بەغا خوێندم و ئیتر لێەوە دەستم کرد بە کاری هونەری ئەکادیمی ینی پێشتر وەکو هاویەک کارم کردووە بەڵام لە 1960ەوە بەڵام لە دوای 76 دەرچوون لە پەیمانگای هونەرە جوانەکان ئیتر وەکو شێوەیەکی ئەکادیمی و ئێستاش تا ئێستاش بە بەردەوامی کارم هەر تەمەەن درێژ بنیانخوا بەڕاستی لەبەرەوەی مروارەکانی غوربەت چۆن ئەڵێ وەکو بەرنامەیەکی دۆکیمنتاری لێدێ بۆیە پێم خۆشە ئەو دەنکە مرواریانی کە دێنە بەرنامەکەمەوە بەڕاستی لە زاری خۆیانەوە زۆرینەی پرسیار وەرگرین ئەمە دەبێت لە ئایندەیە دەبێتە سۆرسێک بۆ ئەو خوێندکارانی کە دەیانەوێت بۆ نمونە لە کار و چالاکیەکانی کاک شەماڵ و شادانخانە
بگەڕێن حتمما دەگەڕێنەوە سەر بەرنامە میروارەکانی خۆربەت. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. ئەی باشە ئایا بیتە یەکەمین دەرهێنەری شانۆیت، یەکەمین دەرهێنەری تیڤ، یەکەمین دەرهێنەری سینەمایت کێ بوو؟ یەکەمین دەرهێنەری شانۆ خۆم بوو. ئەوی باسم کرد هەمە مەتە هەمە هەمە و تەمە یەکەم کەس یعنی ئێمە ئەو تیپە پشکۆلی کە دامان مەزرار بوو کەسمان ئەکادمی نەبووین، یعنی هەمومان وەکو یەک هاوی بوون بگرم من لە هەمویان تا حەدێکێک باشتر بووم لەبەرەوە هەر خۆم دەورشمە بین و هەر خۆشم ئیخراج بکردم. ئیخراجەکەش یعنی زۆر سادە و ساکار ڕاستی یعنی شتێک نەبوو بڵێم شتێکی مهم بوو بێ گرنگ مهمەکەی لەوایە سەرەتایەکە بۆ من بەنسبەت دووەم کەس کە لە ژیانمە چوو بێتمە بەردەمی و دەرهێنانی کردێ بۆ شانەکە مامۆستا حەمە فەرەز مامۆستا حەمە فەرەز بوو لە دەوری هاملێتا کە ڕۆڵی هاملێت ببینی و باسی کردەوەش سەرچاوێکی گرنگ بوو بۆ من بۆ پەرەپێدانی ئیشی هوەری. یەکەم دەرهێنەری تیڤ یەکەم دەرهێنەری تیڤ بەڕاستی من حەزەکەم شتێک باس بکەم. ئێمە کە قوتابی بووین لە خوێندکار بووین لە بەغای پەیمانگای هونەرە جوانەکان تیپە هونەرەکان کە هاتن کاری تەلەڤیزۆنیان تەسجیل کرد تۆمارە کرد گران ئەکەو لە سەریان، یعنی بەڕاستی چکە ئەو تەلەڤیزۆن یاخو مؤسسەی سینەما و تەلەڤیزۆن بەس پارەی ئیشەکەی ئەیە، یعنی تیپەکانە بۆ لەسەر حسابی خۆیان وتێلیان بگرتا لەسەر حسابی خۆیان نان و هاتو چۆ ئەوانەیان بکردایە لەبەرەوە گەر نەفرێک کەمتر بەهاتایە لەو تیپە بۆ دەوری کۆمبارسێک بۆ تیپەکە زۆر قازانج ئێمە بڵێن نابووە تیپەکان نەک هەری سلەیمانێکی هەولێریش ئەمان و کەی ئێوە هاتن دەورێکی کۆمبارسی بەسیط هەبوو ئێمە بتوان یارمەتیتان بن بە زوو لە بەریکەین بۆ کاتی تەسویر ئێمە ئەو ئیشانەتان لەگەڵەکەین لەبەرەوە یەکەم کاری تەلەڤیزۆنی بۆ من هەر ساڵەکانی هەفتا بوو قوتابی بووم بەڕاستی نایەتە بیرم ناوی مخرجەکە بەڵام چێج بوو تەمسیلی چێج کە بەڕەحمەت بن هونەرمەندان ڕۆڤیحیا و حەمیدوانە و فوادی حەمە و میناغا و هەروەها عومەر چاوشین و یعنی کۆمەڵێکی زۆر دەوریان ڕۆڵی بەڕێستان چی بوو لە کێچە؟ ڕۆڵی من دەوری پۆلیسێ بوو نان ئەبا بۆ کەمپێن بۆ مواجهە نانەکە وەرەگرێ یا بە سزنەکە یا بە ڕۆڤیحیا و یاخود حرەسە لە بەردەمی سزنەکە کە هاتوچۆکا و ڕۆڤیحیا بانگێکا و جوابینات یعنی زۆر ڕۆڵێکی بەسیط بوو بەڵام یەکەم جاریشم بوو بۆ تەلەڤیزۆن ئەو ڕۆڵم بینی نەک هەر ئەوە بە دوایە ڕۆڵی تریشم بینی هەر عیب بە هەمان شێوە یعنی بیرم یان و کو نوکتەیەک باسەکەم تیپی پێشڕەوی شانی کوردی هاتبوون لە نوازان بوو وابزانم تەسجیلیانە کرد من هاتچوو بووم لە پەیمانگاوە ڕۆیشتە بووم بۆ مؤسسە لە بۆ پلاتۆکە کە تەسویریانە کرد بۆ ئەوەی راپۆرتێک لەسەر ئیشەکە بنووسم بۆ دەرسی علم النفس لە ماحات لەوێ من بووم لەگەڵ بیرمیە لەگەڵ برای هونەرمەندم پەیمان بەگۆک خەڵکی هەولێرە ئێستا لە دانیمارکە لەوێ هەردووکمان بۆ ڕۆشتبوون بۆی راپۆرتێ بنووسین بۆ راپۆرتی ژوونەری بۆ هینەکە بۆ ئیشەکە ها باراوی یای بەخێر ها بۆ لام وتی شەماڵ چکە زۆر برادر بووین لەگەڵ تا وتی شەماڵەتمانتی مشکلێکمانەیە وتم چییە وتی شخصێتێکمان هێناوە لەگەڵ خۆمان مخرجەکە قەناعەتی نییە لەم شخصێتە کوڕێکی جوانی یعنی لای خۆمان پێڵەن لووسکەلە بە زمانی بازار یانی لووسکەلەیە ناکرێت دەوری پۆلیس ببینێ
ئەمە ناکرێ بۆ پۆلیس زمانە ئەمە بۆ شتێکی تر ئەتوانی بەکاری بێنی ئەم کوڕە جوانە ئەتوانی استغلالی کەین بە جوانەکەی بۆ شتێکی تر لە ئیشەکە کەسیشمان نییە ئەو دەورە ببینێ ئێوتی بە فلان کەسمان و تو ئەوتی بەخوا من ناتوانم ئەو دەورە بینم چکە آخر دەور کە بینیومە من هین بووم من حاکم ئێستا پۆلیسی نایە بەرحاڵ وتم هیچ مشکلە نیە چون دەوری پۆلیسەکەم دی ئەو پۆلیسەیەکە لەگەڵ ئازاد جلال چێت ئوتێلەکە پشکنن و کلیاکەکە بە ئازاد حەمام بچکۆن ئەو کەوشەکە لە گیرفانی ئازادی حەمام بچکۆن دەرێنە لە جارێتی یعنی بخسم دەوری بچکۆلە بچکۆلە دیستان هەمان شێوە بۆ خولە چەخماکە خولە چەخماخار عینش هاتنەوە من شخصێتەکەم بینی کە هاوشانی سیمکۆناکام پیاوی خولە چەخماخی ئەسلی یعنی ئەم دەورانەم لە تەلەڤیزۆنا بیدایەت دی تا هاتە سەر ئەی فیلمی سینەمایی هیچ کاری سینەماییتان هەیە؟ فیلم یەکەم کەس جعفەر عەلی دکتۆر جعفەر عەلی بەناوبانگ بوو خوا لێی خۆش بێ دکتۆر جعفەر عەلی ساڵی 1991 لە فیلمی نێرگز بووچی نووسدا کەوابێ ئەتوانین بڵێن فیلمی یەکەم دەرهێنەری سینەمایی بۆ شادانخانیش هەر جعفەر عەلی بووە؟ گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو ناوچوارچێوەی هەڵباستێ ئەو خایاڵەی پێماستێ پێشتر وتم کاری هونەریم کردووە لە ئەو کاتی کە مناڵ بووم ناڵێم لە ساڵی 1970 بازرگانی ڤینیسیا ئەویش مامۆستای بەڕێز ڕۆحی شاد بێت ئەنوەر تۆفی یەکەم دەرهێنەری من بوو لەسەر شانۆ ئەو کاتەش دەورێکی زۆر بەسیتم هەبوو دەوری کەنیزەکمە بینی و زامێک دوو حیواری بچووکم هەبوو دواتریش بۆ تەلەڤیزۆن مامۆستای بەڕێز جەلی زەنگەنە ساڵی 1970 بوو وابزان ئەو کاتە بوو دەوری ژیانم بینی ئەوەش ئێستش کە دیار دەنگانەوەیکی زۆری بوو لە کوردستان چونکە ئەو کاتە ئافرەت کەم هاتە سەر شانۆ یا بۆ ئیشی تەلەڤیزۆنی بەڕاستی ناڵێم دەبوو هەبوو بە زۆر کەم بوون ئەو کاتی کە من دەرکەوتم زۆر ڕەخنەم لێگیرا زۆر خەڵک سەرزەنشتی کردم زۆر خەڵک دەستخۆشی لێ کردم بەڵام مهمەوە بوو من لە خێزانێکا بووم بەتایبەتی باوکم دایکم زۆر هاندەرم بوو هەمووی شایان و گوێنەی تەقسەی خەڵکی مادەم کارەکە واجان ڕۆیشەڵەتی خەڵکا جێ خۆی کردوێتەوە لەبەرەوە بێتەوە بەردەوام بی ئیتر منیش زیاتر جۆم لەوانە ئەگەر جۆم لە باوکم مەگەی لە دایکم مەگەی لەو کەسانە لەو کەسە خۆشەویستانی کە هاوڕێم بوون لە قوتابخانە مامۆستاکانم سعادی ساڵحی زەریفێ سد نەرمین خێزانی مامۆستا خالی سەرکار تر زۆر بوون لەو مامۆستایانی کە هاندەری من بوون لە قوتابخانە ئیتر زۆر کەسکە لە نیشاتی مەدرسەی و ساڵ هاتن بۆ قوتابخانەکان یەکێک هەڵبژێرن ئیتر یەکسەر هاتن منیان دەست نیشانە کرد زیاتر ئەو کاتە بەهۆی ئەوەی کە باوکم فەنان بوو یانیانزانی کە ئەو مەجالە لە ناو خێزانی ئێمە هەیە کە من بتوانم بچم لەگەڵیان کار بکەم یەکسەر هەڵبژێرام ژیان هەبێت بۆ نابێت آخر من هیچ نازانم آخر ئێمە لە سەرتاوی شتێکمان نەزانی بەڵام دەوردە فێری هەموو شتێک بوو وانێ کاکە بەختیار وڵات چەند سەفەر ناشمێت لە ژیانخان بێشن ئیتر ئەو دواتریش ئەخیر بۆ ئیشی سینەمایی وەکو خۆمان نەزانین لە کوردستان فیلمی سینەمایی زۆر زۆر کەمە هەر بڵێم بەتایبەت ئەوساڵ ئیتر ئەو کاتە مامۆستای بەڕێز جعفەر عەلی هات لە بەغاوە هاتبوو کارەمان کرد کە زۆر لە هونەرمەندانی گەورە و بەتوانە و بە ئەزمون لەو نەرگەزبیکی کوردستان لەو فیلما ئیشان کردووە منیژی شەکم لەوانە کە لەوێ کارمەکەوە شنۆیکی چیشم مناڵ بوو شنۆیکی چیشم زۆر مناڵ بوو کاتە دۆرێکی زۆر جوانی بینی لە کارەکە ئیتر ئەوە دوای ئەو فیلمەی تا ئێستا هیچ فیلمێکی کەیوە کراوە بەس ئێستا بۆ نمونە لە ئەخیرا لەم لە دوای
تقریبا 15 ساڵ پێش ئێستا فیلمێکی ترمان کرد لە هۆڵەندا هەلو هۆڵەند ئەویش زۆر کارێکی جوان بوو مامۆستای بەڕێز ئەکرەم سلێمان کاری دەرهێنانی بۆ کردبوو ئیتر و کاتەش هەرچەنە من زۆر هیلا بووم چونکە باوکم لەگەڵ ئێمە بوو نەخۆش بوو ئیتر نازانم چۆن و کارەوە چۆ پێشە و کارێکی جوان دەرچوو چونکە بەڕاستی من هیلای لەلایەک و هیلاکی باوک و ماڵ و مناڵ و خزمەتکردن بووم لەلایەکە و بەسارە زۆربەی ڕۆژبڕۆ بۆ شارێکی تر لە هۆڵەندا تا و کارە جێبەجێکیا زۆر شەو لەوێ ئەماینی ماڵ کاکرەماین و تا و کارەمانیش تەواو کرد و کاری ئێمەشکە کردمان بە زمانی هۆڵەندی و لەگەڵ زمانی کوردی بوو. نیت فلوختلین؟ کاکسوران نیت فلوختلین چییە؟ بابا نیت فلوختلین بە کوردی یعنی نابێت کجام بووە بێتاقەتی؟ بابا ناچمەوە تر بۆ مەکتەب بۆ باوکە مەکتەبمێ زۆر بەخێرا قساکەن هیچ بە کوردی قسە ناکە ڕۆژ باش Zullen we allemaal Ganda in het Koerdisch begroeten met Roshbash? Laat maar eens horen. Roshbash! Goed zo. ئەم خاڵکی دێ زۆر سەیری بۆ؟ بە نەوعێکی وا سەیریانە کردم هەر مەپرسە ئێوەم دیە خۆی بچووکە خەڵکەکەی هەر هەموو یەکتیە ناسن هەر ئێمەین غەریبین تایە وەیز کە جوانە خەوتووە ئەوە چی بە قوربان بووە بێتاقەتی؟ بۆ بێتاقەتە کاتێک خەندەمان بوو هەموو کەس و کارم لە دەوەر بوو کوردستان Das Vlees. Ja, maar... Nee, dat is... أخيرا قوتي ژیانی براهیم ڕەوڤحیان ئەحمە ساڵە ببورە نازام چەندی هێنا شادان خان حیوارە تەواوکە کاک شەماڵ لێک داناوەی دەروون قسەی زمانە بۆچی وەها دوورم لێک نازانە ئەڵێ کوورەکەی من وتم خولە چەخماخم من وتم خولەی تەخماخ سازم چی سەرنجی ڕاکێشای بۆ یەکەمین جار پیشەی ئەکتەری هەڵبژێریت وەکوتم یعنی من لە مناڵیەوە کە باوکم یارمەتیان بۆی کەوا بخێنمەوە و چم لەگەڵ یا ڕۆژانە بۆ سینەما اینجا خۆشەکەی لەوا بوو مەسەلا من ئەچوم هێوارانی بردم بۆ سینما خۆیان ئەچون لە ئیدارەکە دانیشتم لەگەڵ برایم سنجەر و مەجموعای ڕەفیق خۆی منیش لە لۆجەکە دانیشتم و سەری فلیمەکان ئەو ساعت طبعاً زیاتر سەردەمی فلیمی هیندی و ئەفلامە کۆنەکانی ئەستوورەکانی گریک بوو وەکو هەرقل و ماشستی و شەمشون و دەلیلەوانە زۆربەی فلیمەکان ئەوە بوو بۆ ڕۆژی دوایی خەڵکی گەڕەکەم کۆ کردەوە مناڵەکانی گەڕک هێشت بە ابتدایی بوو کۆمەکردنەوە و ئەموت وەرن ئەم شەو فلیمی فلان فلیم دی بۆتان ئەجێڕەوە فلیمەکەم بۆ ئەجێڕانەوە کە بۆم ئەجێڕانەوە مەسەلە بەدەنگەوە بۆم ئەجێڕانەوە بۆ نمونەم و لەپڕ غاینەکان هجومیان کرد جکچم وەکو ئەسپەکە بەسەر عینەکە ڕۆیشتن بەسەر گردەکە سەرکەوتن ئەوەیە کە بۆ کرد عەلەساس بۆچی خاکەیەتی یعنی ئەمانە هەمووی مەبێ ئەوەی بزانم خۆی بنەمایەک بوون بۆ دروستبوونی حاڵەتێکی عشق و خۆشەویستی بۆ ئیشی هونەری و بۆ کاری نواندر حتا بە پیانەمەوە یعنی بۆ نمونە یەکێ لەو برادرانە کە کاکە سەمەدی مەلا ئەحمەد پێمەوە دەموو سەمەد منەچم کە لەو ئیبتیدایی تەخەڕوجم کرد شەش دەرچووم باوکم ئەمنێرێ بۆ بەغا لەوێ ئەخوێنم کە دەرچووم ئەبم بە هێرقل یعنی نەمەتوانی بڵێم ئەبم بە ممەسیل بۆ ئەکتەر ئەموو ئەبم بە هێرقل یعنی ئەو خەونە
سەبەبێکی زۆر گرنگ بوو چونکە لە عایلەی ئێمە بە هیچ جۆرە کەسێک لەو مەجالا کاری نەکردووە لە کاری خوێندن و خوێندنەوە هەموو خوشک و براکانم من خوشکەکەم ماوەڵی 34 بەڵام مەکتەبی خوێندووە یعنی لەو سەردەما هەر ئافرەت بۆ مەکتەب زۆر بەدەگمەن چوو بەڵام باوکم هەموو کچ خوشەکانی خستۆتە بەردەم خوێندن هەموو براکانم هەموو قوتابخانەمان تەواو کردووە لە مەسلەی خوێندن و باوکیشم خوێنەوار بۆ خۆی مەکتەبێکی زۆر جوانی هەبوو بۆ ئەو سەردەمە زۆر گەورە بۆ سەردەما بە زمانی عەرەبی بە زمانی کوردی بە زمانی فارسی دیوانی شعر و حەدی لە ڕیوایەت بوو لەبەرەوە منیش لە بێدایەتەوە بۆ چیرۆک و ڕیوایە زۆر زۆر عشقم هەبوو لە خوێندن ئەمانە هەمووی هۆکارێ بوون بۆ ئەوی من ڕووبکەمە ئەو بوارە باشە ئەتوانم بپرسم بێگومان ئەم پرسیارە بۆ هەردووکتانە چ ڕۆڵێک هەیە کە تا ئێستا نەتبینیوە و زۆر حەزەکەی ڕۆژێ لە ڕۆژان ئەو ڕۆڵە ببینی ئەگەر من پرسیارەکە جواب بەمەوە بەڕاستی زۆرن یعنی تۆ لە ئەدەبیاتی کوردیەوە وەرە پیاوەرە هەتاوەکو ئەگاتە بۆ نمونە سینەما و شانووی جیهانیش زۆرن ئەو ڕۆڵانێکەوە ئەکتەرێک عاشقە بۆیکەوە بیبینێ ینی بۆ نمونە من حەزمە کرد لە ئیشێکی درامی بێ یاخود فیلمێ بێ دەوری مەحوی ببینم ینی ژیانی مەحوی بکرێتە کارێکی هونەری دەوری مەحوی بینم یا دەوری نالی بینم ئەو گەورە شاعیرانی کورد ئەوانە خەونە بەڕاستی بۆ بینیە یعنی یاخود زۆر جار ئێستا تۆ ئەکەی بەسەر ئیشێکی تازاکە لە جیهانە ئەنووسێ شانۆییەکەی خوێنیتەوە یاخود سیناریۆیەکە چوزانمێ خوێنیتەوە هەستەکەی ڕۆڵێکی تایە کە تۆ لەو پێشنەوە بیستوە لەو پێش نەزانیوە ڕۆڵایە بەڵام کەی خوێنیتەوە هەستەکەی عاشقی یعنی ئەم دقەیە من ناتوانم ڕەنگە کە باسی نالی و مەحویم کرد ئەوە خودیای کۆرم بوو بێ و عشقی کۆرم بوو بێ و تا ئێستا نەهات بێتە دی بەڵام ئیتر بە بەردەوام لە نەتیجەی خوێندنەوە و نەتیجەی متابعە و ئەپدەیتکردن تۆ کۆمەڵێکی زۆر ڕۆڵ یەتە بەردەمە حەز ببینێتی ئەی شادان خان بەڕێستان منیش بەڕاستی ینی لەوانەیە ئەگەر بەشێکی بچووکیش بوو بێ لە کارەکانمە تقریبەن هەموو ڕۆڵەکان دەورم بینی بێت یا بەڵامەوە نەبووە ینی ئستمراریەتم هەبوو بێ لەسەر بوون منە لەوانەیە من حەزم کردووە ڕۆڵی کەسایەتێکی کۆمیدی ببینم زۆر حەزم لەوە بوو بەس ئەتوانم تا سەرکەوتوو بمیان نانی هەمیشە حەزم لەوە بووە چونکە خۆم کەسێکم هەمیشە دەم بە پێکەنین و قسەی خۆش و نوکتە و ئەو شتانە یعنی ئەی بوو لە ڕۆڵەکان تاوانیە شادا ژیانی ڕۆژانەی هەمووی وایە ژیانی ینی بەڕاستی شەما ڕاستەکە زۆر جار قسەی خۆش و نوکتە و پێکەنین و یعنی هەموو شتێکە بۆ شەما دەکەم شەماڵێ بەسە زۆر پێکەنین تەواو ناتوانم خۆش زۆر سپاس ئیتر ینی من حەزم زۆر لەو بۆ ڕۆڵێکی کۆمیدی بینم بەس ئەتوانم ئەو کارە ینی بە تەواوەتی پڕ بە پێسی خۆی دەربێنم یاننا نازانمەوە توانم یاننا بەس حەزم کردو هەمیشە بیرم لەوە کردوێتەوە کە ئەگەر کارێکی کۆمیدی بکەم بۆ ئومێدەین بزانین خات و شادانیش لە مۆدوال لە کارێکی کۆمیدیا بینێنیت چۆن باشە ئەتوانم بپرسم چ ڕۆڵێک هەیە بڵێن کام لە ڕۆڵەکانی بەڕێستان کە زۆرت لەلا خۆشەویستە یاخۆت لە هەمویانت زیاتر لاپەسەندە لە هەموو ڕۆڵەکانی کە تا ئێستا بینی بێتن لە ڕاستیە من ئەو کارانەی کە کردومە هەمووی بە عشقەوە کردومە هەمووی بە خۆشەویستیەوە کردومانی بڕواتە بێ هەموو کارەکانی خۆم لا پیرۆز و لا پەسەندە بەڵام من ئەو کارم زیاتر لا پەسەندە کە لای جەماوەرەکەم پەسەندە کە جەماوەرەکەم هەستەکەن منیان تیابینیوە یعنی ئەو کارانەی کە زیاتر بۆ نمونە بڵێن ژیان یان گوڵاڵە کە بۆ ناو بانکەم دیارە زۆر پەسەند بۆ لایەن ئەو کارانم پێخۆشەکە کە گەلەکەم دڵخۆشم پێی من زیاتر هەست بەواکەم ئەو کارانم لا جوانە خات و کڵاوزەر من مناڵ بووم خات و کڵاوزەری کە لیا بەڕاستی
حەسمە کروکو و جل لە بەرکەم ئاوام لە قژمە کردوانە زۆر جوان هەرتە من درێژ بنیافە ئەوە کارێک بوو لە هەولێر کردمان مامۆستای گەورە زۆر عەبدولمەسیح دەریێنا بوو کۆکراوەی هونەرمەندە بەرزەکانی شاری دهۆک و لەگەڵ هەولێر و سلێمانی بوو کە پێکەوە کارەمان کرد کارێکی زۆر جوان بوو تا ئێستاش ماوەتەوە خۆشمیشەکەل و کارانی کە بەدڵمەت چەنە تەلەڤیزیۆنەکان نازانم تا ئێستا ئەو کارانە کارە کۆنەکان پیشانێن بەس بەو دەرەجەیە نێبوون منە خاتوو بڵاوزەم تا ئێستا من جاری دیکە نەمدیوتۆ لە تەلەڤیزیۆنە کەس گومانی لە خانی ئەحمەد خان نییە خان من هەموو هێزم تۆی تۆش وا بڵێ ئەی نازانی شێر چەند تەنگاو بکرێ بە گۆرتر پەلامارەیە غەمت نەبێ هەڵۆ لە مەیدانی جەنگدا پاڵ و باڵ دەکەن ئەگەر شامی بە هەڵۆ نەزانی وایە ئەو کارەی بە من نەدەستمات خان بەخۆم نازانم بۆ ئەوە دنیام لێ ئەگوشێ و چاوی هەموو خەڵکم لێ ئەبێتە سەرنێ وەک یۆسۆ ئاسکا دایکی نانکەرمانە و بەڵام نابێ گۆرانی وڵێ یا قۆلەی حەرام کردو یا خۆش حەقی بەسەر حەرەم سەرای بنەوە هەیە چاویان لە میلان دەدەم کەویش کارێکی زۆر جوان هەر سەرکەوتوو بی بێگومان ئەوە تا لای ئێمە ماوەتەوە لای زۆرینی ترماوەتەوەمانە هەمووی شاکارن سپاسی بوونتانەکەین بەڕاستی بفەرمونون کاک شماڵیان ئەمەل خان من وەک شادان وتی بێگومان هەموو ئەو کارانەی ئەو ڕۆڵانی کە بینیومە هەموو ڕۆڵەکان خۆشەویستن بەڵام لای من ئەو ڕۆڵانەی کە وەچەرخانێکی لە لای من دروست کردووە گۆڕینێکی لە ژیانمان دروست کردووە زۆر گرنگن بەلام ینی بۆ وەکو باسم کرد لە سەردەمی گەنجیمە هاملێت بوو بە سەبەبی وەچەرخانێک کە من ئەم ڕەچکەیە بگرم بە شێوەیەکی ئەکادیمی بۆ نمونە گوڵاڵە من وەکو شانۆکار زۆر ناسان لە کوردستانە بەڵام گوڵاڵە وەرچەرخانێکی لای من دروست کرد من وەکو ئەکتەرێک لە بواری شانۆکە و بینەری شانۆ زیاتر بچمە دەرەوە بۆ بینەرێکی عام بۆ گشت چکە بیرمان نەچێت مەسەلەی دراما و تەمسیل جیاوازن لە دروستکردنی بینەر و شوهرە بۆ ئەکتەر چکە چێتە ماڵی هەموو کەسێک بەڵام کە تۆ شانۆیەکەکەی هەموو کەسێک نایە بە ماڵی تۆ ئەو فەرقە زۆر گرنگە بۆ ئەکتەر بەتایبەتی یعنی بۆ هونەرمەند بەعام بۆیە گوڵاڵە یەکێ بوو لەو ئیشانێکەوە منی ناسان بە بینەرەکانم لە دەرەوەی مەجای شانۆکی خۆم لە دەرەوەی شارەکەم لە دەرەوەی هەرێمەکەشم یعنی ئەمە وەرچەرخانە بۆ من ئەو کارانە بەڕاست ئەو دوو کارە زۆر وەرچەرخانی کرد لە ژیانی منە لەبەرەوە اعتزازی بکەم بە جددی بە هەموو کارەکانیشم و حتا وەکو ئاخر کاریشم کە پار ڕەمەزان لێدرا بەویشەوە اعتزازی پێوەکەم بە هەموو ئیشەکەەوە کردومە لە هیچ ئیشێکشم پەشیمانی سەرکەوتوو بنیاخوا بێگومان کاروانێکی هوەری پڕ کاری زۆر جوانتان هەیە شانازیتان پێوەکەین کە کوردیش خاوەنی شادان فواد و شماڵی ئەبەڕەشە بەڕاستی گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو هەمیشە لە کەلتوری خۆمانان زیاتر ئەو بوارانەی کە بۆ پیاوەکان ئەڕەخسێ یاخود بۆ نێرینەکان ئەڕەخسێ یان کاتیان زۆرتر هەیە کە لە کاتی چوونە دەرەوەیە بێگومان بۆ خانمان و بۆ مێینەکان کەمترن بۆیە ئەم پرسیارە بە تایبەت لە کاک شەماڵەکەم ئەگەر بۆ نمونە ڕۆڵێکت بدرێتێ ڕۆڵی ئەبێ دەوری هۆملێسێ ببینی بێنەوایەک بڵێن بێلانەیەک ببینی ئایا ئامادەی ئەوە تیا هەیە بۆ 3 مانگ
شەماڵی ئابەڕەش کچێ دەوری لەگەڵ هۆملێسەکانە بژی بۆ ئەوەی لەبەری شەماڵی ئابەڕەش بێتە دەرەوە دەوری هۆملێسەکە بە تەواوەتی بەرجەستە بکات. زۆر جوانە پرسیارەکە زۆرم بەدڵە. ئەزانین چی ئەمەلخان مەسلەی ڕۆڵبینین مانای تەنها ئەوەندیە تۆ بچی ئەو کەسە ببینی و لەگەڵیا بژیت بە واقعی تاوەکو بتوانی ڕۆڵەکەی بەجێ ئەوەش بەشێکە ئەوەش بەشێکە بەڵام بەشی هەرە گرنگی ئەوەیە تۆ چۆن خۆت خوێندنەوەت هەیە بۆ ئەو شخصیەتە بەبێ ئەوەیکەوە تۆ ژیانت کردبێ لەگەڵ ئەو جۆرە لە ڕۆڵەکە. من بۆ خۆم ئامادەیم هەیە چم ماوەیەک لەگەڵ هۆملێسێکە وابەستە بم بۆی کەوا بتوانم زیاتر لەوەیکەوە خۆم خوێنەوەم هەیە بووی خۆم بۆ چوونم هەیە لەسەری خۆم بە پێی ئەزمون و تەجروبەی دوور و درێژی زیاد لە 50 ساڵی ئیشکردنم لە بوارەکە کەیتر وات لێ دێ لە بوارەکە شارەزابی ئەوەندە شارەزابی پرۆفشناڵبی کە ئەو شتانە کەمتر پێویستە پێ بێ بۆ نمونە بچی 3 مانگ لەگەڵ هۆملێسەکانی بۆی دوای دووری ناکرێت هەموو کەسێک هەموو لە دنیای هونەریە بە تایبەت بۆ نواندن ناکرێت تۆ هەموو ڕۆڵێکە وەرە گیرێت تۆ ماوەی ئەوەس مانگ لەگەڵ یابژیکەواتی تر مەرج نییە کە ئەڵێم 3 مانگ ئێ باشە ئاخردا هەمومان ئەزانین شەماڵی ئابەڕەش هەمیشە لەسەر تەختەی شانەوە بووە لە بەردەم کامێرا بووە باشە ئەم دەورە غەریبە بێتە بەردەمت بێگومان هەرە بێ چەند مانگێکی بۆ تەرخان کەی هەتاکو ئەو دەورە نازانم ببوورە ڕاستەکەی یعنی بە تایبەت بۆ شانۆ چەند مانگێ ضروریە تۆ پرۆڤە بکەی لە زمنیە معایەشەی ئەو هۆملێسەش بکەی معنایەوە نیە تۆ هەموو ئەو مانگانەی کەوا پرۆڤاکەی معایەشەی یاخود ژیان بکەی لەگەڵ هۆملێسێکا بۆی تیبی ڕەنگە بۆ من سوزام 2 ڕۆژ لەگەڵ هۆملێسەکە لەسەر جادە دانیشم و شەوەکەی بە شەتی هاوین بێ زستان بێتە حەمولی ناکرێت باش بۆ نهێنیەکە پێوتی لەبێ هاوین سەرما بۆڵدەڵام من مشکلەمەوەیە هاوین بێ مەسەلا 2 شەو 3 شەو لەگەڵی بنوم یعنی منیشتی خۆم بێن و لەسەر جادە بنوم بۆی معایەشەی حاڵەتێک بکەم کە بەسەرم نهاتووە بەڵام ئەمە معنای ئەوە نییە من هەموو ئەو فترەی پرۆڤەیە بەم کارە هەستم ڕەنگە بۆ من 2-3 ڕۆژ کافی بێ بەڵام لەگەڵتان گرنگە ئەگەر بوار بێ بۆ هەموو ئەکتەرێ ئەگەر بوار بێ تۆ هەچ ڕۆڵێ وەرئەگری بتانی بژیت بۆ ماوەیەک ئەگەر کورتیش بێ لەگەڵ کەسێکا کە خۆی ئیشەکەی ئەوەیە یعنی بۆ نمونە من وەکو پیشە باسەکەم وەکو مهنە یان پیشە باسەکەم من ئەگەر ڕۆڵی ئاسنگەرێکم بدرێتێ ئەم لە شولارەی من هی ئاسن نییە و چەکوژ وەشانە لەبەر ئەوە پێویستم بەوەیە چەند ڕۆژێ بچم لە ئاسنگەرێک معایەشە بکەم ئەگەر هەرچۆنە بێ فێری 4 کەڕەت چەکوش وەشانن ببم چۆن ئەم بە ئاسنەکە و چۆن ئاسنەکە بەو سوورۆکراوە خەما ئاوەکەەوە چ زەی بێ ئەمانە ضروریە بەڵام معنایەوە نیە تۆ ماوەیەکی زۆر دوور درێژ بێ بۆ یەکێکە ئەزمونێکی هەبێ چەنە ڕەنگەمە 2 جار تکارم کردو خەڵک بڵێن ئەمە چێ بەخۆیاڵێ بۆ یەکێکە ئەزمونی هەبێ ڕەنگە ماوەیەکی کورت کافی بێن هەرچەمەند درێژ بێ فێری ئەوە نەبوو لە ماڵەکە شاتەنانەت بزمارێکیش داکتی منی جەواڵێم هەمومان کاکشەماڵمان لەبەر دەمی تەلەڤزیۆن ئەر بڵێن لەبەر دەمی کامێرە و لەسەر شانۆ بینیوە بێتە هۆملێس ئیتر ئەوەڵێ 2 ڕۆژەکەی هاوێنیش بێ مەرجیەیە بازار لێم باتوزە بزمار بکڕین شتێک ما پێزانین نامانەوێت جوانە هەرتەمەند درێژ بنیا هەرتەمەند درێژ بن گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو هەرچەنە پێم وابێ لە کاری پێشترا باست کرد بەڵام من پێم خۆشم جارە پرسیارەکە یەکەم جار لە شادان خان بکەم کام لە ڕۆڵەکان یان چ ڕۆڵێک تا ئێستا کە بینیوتن بەڕاستی چالەنج بوون زۆر ماندوو بووی بەدەستیەوە تا بە دڵی خۆت و دەرهێنەریش بوو بێ شادان خان
لە ڕاستە تۆ کاری شانۆیەڵێ یان فیلمەڵی یان لە حەج لەو دەورانی کە بینیوتە فلیم بوو بێ شانۆیی بێ بڵێن درامای ئەم زنجیرە درامانە بوو بێ کۆم لە ڕۆڵەکانە بڵین چالنجێک بۆ زۆر قرس بوو ئەوە بەخوا پێی ناوێرم بەڵام چۆنەڵێ هێر تەحەدات لەگەڵ نەفسی خۆتا کردو وتوتە نەخێر هەرە بێ بەرجەستەی بکەم و واش یەکەم فعلەن بەدڵی خۆش و دەرهێنەرەکە بووە لە ڕاستیە ئەو دەورانی کە من وەرم گرتۆ لە بیدایە تا کەسیری کارەکەم کردووە هەرگیز ئاسان نەبوو لای من یعنی ئاسان نەبوو هیچ کارێکم لای من ئاسان نەبوو زەحمەت بوو لە بەڵام دواتر لە کاتی خوێندنەوە و کارکردنە لە ئیشەکە و بە یارمەتی شەماڵ و کە کارم کرد و چەند جاری شەکەم خوێن و ئاسان بووە بەس زیاتر بەنسبەت ئەوە زۆر ئاسان بوو کە خوب توانیمە دەوری تیا بێن بەڵام زۆر جار لە ئەوروپا کە کارێکم کردووە بۆ نمونە هەلە هۆڵند کە کرا و باسیشم کرد لەو فترەیە باوکم زۆر نەخۆش بوو لەسەر جێگا کرد بۆ قورسترین کارم بوو بۆ ئەوە نابڵێم کارەکەی کە کردومە قورس بووە بەس بۆ نەفسی خۆم کە هەموو ڕۆژێک لە شاری کۆچین بۆ شارێکی و باوکم بە نەخۆشی بەجێ هێشتا چەنە بەتەنها نەبوو باوکم خۆشکم لەوێ بۆ برام لەوێ بۆ کچەکانم لەوێ بوون بەس هەر خۆم دڵی خۆم دڵی نەکردووە کەم نەبێ لای باوکم لای ئەو نەبوو ئەوە تۆزێک قرس بۆ لای من هەرچەند لەگەڵەوەشا کارەکەش هەر بە جوانی ڕۆیشت و پێگەیشتووە زۆر کاری تریش کە کردومانە بە جەماعی بۆ نمونە ئەو کاری کە لەم ئەخیرا کردمان کاک سەدیق عەزیز دەرهێنەری بوو باوکە کردمان ئەوەش کارێکی زۆر قرس بوو بۆمان و چونکە لە چەند وڵاتێکی جیاوازەوە بووینەوە هاتین پرۆڤەمانە کرد لە سوید لە کۆمەڵی هونەرجوانەکانی سوید کە کاک دڵشاد ئەحمەد سەرۆکیتی لێرە و ڕێزوسڵام بۆ هەموو ئەو کەسانی کە کارم لەگەڵا کردوون کاک دڵشاد زۆر یارمەتێکی مەیە خۆشی دەوری هەبوو لە کارەکە کاک دڵشاد ئەحمەد دەوری هەبوو کۆیە کردینەوە لە سوید لە نەرویجە و لە هۆڵنداوە لە بەریتانیا و لە ئەڵمانیا هەموو چوین بۆ کۆمەڵی هونەرجوانەکانی یۆتۆبۆری لای کاک دڵشاد کە مەڵبەندێکی گەورەی هەیە لەوێ پرۆڤەمانە کرد خواردنیان بۆ ئاماداکردنی هەموو ئەرک و ماندووبوونەکە لەسەر ئەو کۆمەڵەیە بوو زۆر سوپاسیانەکەم بەڕاستی ماندوو بوو پێمانەوە ئەوەش هیلاکێکی زۆر بوو بۆ ئێمە هەرچەند ئێمە من و شەماڵ ئێستا بە تەنهاین هەردووکمان لە ماڵەوەین مناڵەکان کچەکان شویان کرد و کوڕەکەم ژنیێنەوە هەردووکمانی ئەتوانین بین و بڕۆین بەس هەر هیلاکی بوو بۆمان هەر دەست لەبەرکردنەکە هەر زستانە ساردەکە لە زۆر جار قاعی گەورەمان پێویست بووە لە کۆمەڵی هونەرجوانەکان نەماتوانێت پرۆڤ بکەین کاک دڵشاد قاعەتری بۆ برتوین لەولاوچین لێو پرۆڤەمان کردووە سارد بۆ سەرما بووە یعنی ئەمانە هەمووی لەگەڵ ئەوەشە کە ئەم هەموو عەرقەلێ هاتوۆتە بەردەمان بەس هەر بە عەشقەوە ئێمە کارمان کردووە هەر بە عەشقەوە هەموو کۆبوونێتەوە بە خۆشەویستیەوە کارمان کردووە ئەخیرا وتی ژیانی براهیم ڕەوڤەحیان ئەحمە سالار ببوورە نازانم چەندی هێنا شادان خان حیوارە تەواوکە کاک شەماڵ داناوەی دەروون قسەی زمانە بۆچی وەها دوورم لە یەک نازانە ئەڵێ کوورەکەی من وتم خولە چەخماخم من وتم خولەی چەخماخ سازم کاک شەماڵیان تەسەورەکەم تۆ چالەنجی زۆر لە ژیان تا کردبێ چۆنەڵی زۆر تەحەدای هەنێ ڕۆڵە کردبێ لەوانەیە لە سەرەتا جورئەتی ئەو نەکردبێ کە دەستی بۆ بەری یاخود کە وەکو شادان خان فەرمووی نەسەکەت خوێن بێتەوە لی ترساوی بەڵام دوایی واد لە خۆت کردووە کە لەگەڵ ڕۆڵەکە بژیت و ئەگەر نمونەی یەک دوو لەو ڕۆڵانەمان پێ بڵێ سپاسن زۆرن ڕاستە فەرمووی زۆرن لەو ڕۆڵانە بەڵام باسی هاملێتم کرد لە بیدایەتە هاملێت یەکێکە لە قورسترین ڕۆڵەکانی جیهان بەڕاستی من تەمەنم 15-16 ساڵ بۆ کە ڕۆڵە مەڵگرتووە و کەسێکی چۆن بڵێ خوێنەوارێکی فەلسەفی نەبووم تا بتوانم بەو شێوازە فەلسەفیە لە شخصەتی هاملێت بگەم کە بتوانم لەگەڵەوەشا هاملێت وەکو شانۆییەک لەو سەردەما بە شانۆیەکی سەرکەوتووی زۆر باش ئەدرێ لە قەڵم و زۆر من وەکو ڕۆڵەکە زۆر سەرکەوتوو بووم و زۆر ناسراشم ئەمە هاملێت شادان باسی باوکی کرد باوکی سترێنبەرگ کە کاک سەدیق عەزیز خراجی کرد و ئێمە
ساڵی 2009 بردمانەوە لە کوردستان پێشکەشمان کرد بەڕاستی ئەوەی کە شادان باسی کرد ئەوە دووبارە ناکەمەوە لە مەسەڵی چوون و هاتوش بەڵام باسی شخصێتەکە شخصەتی باوک کاپتن شخصەتی باوک یەکێکە لەو شخصێتە قورسانەی کە بە درێژایی شانۆکە قورسایی لەسەر ئەو شخصێتە یعنی هەموو ڕۆڵەکانی تر لە پێناوی ئەو شخصێتان سۆک و هاملێ دوایش بە شێوازێکی تر شانۆیەکە دەوری سەعاتێک و 40 دقەیە لەو سەعات و 40 دقەیە احتیمال هەیە چارەکێکی من لەسەر شانۆ نەبم بۆ چارەکێکی قسە نەکەم تۆ بێنە بەرچاوی خۆت سەعات و چارەکێ دابنێ ئینسانێک حیوار ئەڵێ سەعات و چارەکێ بە بەردەوامی حوار ئەڵێ من تەلەڤیزۆن نییە لەبەر کامێرە ئیسراحەت بکەیت و فلیم نییە لە قەتەی عادە بکەیتەوە بۆ تەمەنی منیش مەسەلەی لەبەرکردن ئینسان تا بچێتە تەمەنەوە مەسەلەی لەبەرکردن زەحمەتترە بێ و گەنجێک نییە ئەم ڕۆڵە زۆر ترسان بێ بەڕاستی کاکە سدیق سێ بەردەبم و پێشنیاری ئەم ڕۆڵی کرد زۆر خۆش بوو ینی عاشقانە سی ڕۆڵەکەمە کرد بەڵام ترسێکی یەجگار دوورشما لە ڕۆڵەکە لەبەرەوەی ئەو دوور درێژیە حیوارە تۆ بتانی ئیقاع ڕابگری لە مدەی سەعات و قسوورە لەسەر شانۆ یەکێک بۆ لە هەرە ئەو ڕۆڵە قورسانەی کە لە ژیانمە بەرەنگاری بوومەوە و خۆشبەختانە ژیانی لە ڕڤیوی سوشیال میدیا یەکێ بوو لە هەرە گەورەترین ئیش کە لە سەری قسەکرا لە سوشیال میدیا بە باشە بۆ بە تایبەتی بە ڕۆڵەکەی پیرۆزە دەستان خۆش بێ یاخوا بەڕاستی کارێکی زۆرجان بەداخەوا بزانم وا بڕیار بوو لێرەش نمایش بکرێ بەڵام نەکرا بەڵام نەکرا لە بەڕاستی ئەم زروفی کۆرۆنا و مۆرانایەوە لە سوید پێشکەش کرا تەما بووین بێنین بۆ ئێرە بۆ هۆڵەندا بۆ ئەڵمانیا چونکە شادان باس کرد بۆ نەرویجی شوێنیش هەموو حجزکرا بوو حتا لێرە لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵی هونەری کوردی لە لەندەن گروپمان ئەوانە هەموو باسمان کردبوو و موافقەتی لەسەر وەرگیرا بوو کە ئیشکارەکانی بۆ دابین کرد بەڵامی ترەوە زروفی کۆرۆنایە تەسیرێکی زۆر گەورەی لە هەموو لایە کرد کەوابێ ئەتوانم بڵێم ئەگەر زەمن بگەڕێتەوە هاملێت نەسی هاملێت بێتەوە بەردەستی کاک شەماڵی ئەبەڕەش ئەتوانێ هەمان ڕۆڵ بە جوانی بەرجەستە بکاتەوە زانی چی ئەمەڵ خام ئەوە و پرسیارێکی زۆر زیرەکانە بوو کردت زانی هەنێ جان لە قوڵ بیرکردنەوەوە نا لە سادەیی بیرکردنەوەەوە ئینسان داهێرانەکەەکە وەنی ئەمە سیر بێ قسەیە بەڵای بەعزێکەوە بڵێن چۆن شتیمانێ من بە سادەیی خۆم دەوری کە هاملێتم دی سەرکەوتنێکی زۆری هێنا لە دەورەکە بەڵام ئیستا ئەگەر جارێکی کە بەم تێگەیشتنەوە بۆ هاملێت بەم تێگەیشتنەوە بۆ هوەر و شانۆ ئەو دەورەم بدرێتەوە قورسایەکەی زۆر زۆرترە بێ ڕەنگە ئەو قورسایی لێکدانە و شرۆڤەکردن و شیتەڵکردنە ببێتە سەبەبێک کە نەتوانم وەک ئەوسا سەرکەوتم بەڕاستی پێ ئەمە حقیقەتێکە ئینسان نابێ خۆی لێ بە دوور بگرێ چکە تۆ زۆر جار دێ و درنجە گەورەکان بەبێ ئەوەی بە بیری مناڵی کە بیری لێەکەیتەوە زۆر جیاوازەوە کولی بە بیری گەورەیەک بیری لێەکەیتەوە ینی مناڵێک خیاڵێکی ئەوەنە گەورەی هەیە کە بۆ نمونە منوەکو باسم کرد من بە مناڵی خیاڵێکی ئەوە گەورم هەبوو ئەمە چمە بەغا ئەخوێنمەوە بم بە هێرقل ئاخر خۆ هێرقل کاکە عەزەڵاتی ئەمەگە بوو ئەمەگە بوو بە خوێنم من چۆن وام بێ بەڵام بەبەسم نەچێ لە خەیاڵی ئەو مناڵێ ینی ئەو خەیاڵە سادەیەکەوە هەم بۆ لە مناڵیە بۆی بووم بە هێرقل بە هەمان خەیاڵی سادەوە من سەیری هاملێتم کردو و سەرکەوتوم ئێستا ئەگەر بەو قوڵاییە بیری لێ بکەمەوە زۆر زەحمەتە دەوربینینی هاملێت بۆ ئێستای من زۆر زەحمەت وەلو دڵنیام لە توانایی بەڕێستان ئەگەر
تەکیدم ئەگەر نەسەکە بێتە بەردەسە دڵنیام ئەتوانی چالەنجی خۆ دەکەی بەردەوام دەورەکە ئەبینی بەڵام ڕەنگە لەوە بترسی ئەو کاتە بەپی بەڕێستانە فەرمونون کە ئەو زۆر خوێنەواریت نەبوو بۆ تەمەنەکەمەوە توانی تە هەملێتکەی ئێستا لەوانەیە ترسی ئەوەت لێ بنیشە بڵێ خەڵکەڵێ دوای ئەم هەموو ساڵە کە خوێنەوارە کە ئەم هەموو ڕۆڵی بینیەوە لەوانەیە نەقدیەوەت لێ بگرن بڵێن وەڵا فڵان شتی تاوانێ ڕاستەکەی هەنێ جار ئەوانە پێویستەکە بەڵام هەنێ جار ئەوانە نابێتە بەربەست بۆمان ئەگەر مەبەستمان کارێکی وابێ بە دڵنیایەوە لەبەری خۆمان دڵمان پێی خۆشە و کارەکەکەین لە پێناوی خزمەتکردنا بە دڵنیایەوە ئەمەخانیانی من مەبەستم لە چی بوو مەخسم ئەوە نییە بترسم لەوەی کەوا سەرکەوتونە بەقەدەوەی بەو شێوازە ناتوانم دەورەکە بینم ئەجنا لە ئیشەکەی ئێمە مەسەلە کوردیەکە زۆر بەسەریا تەطبیقە بێ ئەڵێ گۆم تاقوو بێ مەلەی خۆشە بۆ ئەگەر مەلەوانی بزانی ئەگەر مەلەوانی بزانی نەواڵێن ئەگەر وەکو من نەبی من لەوە ناکەم ماڵەوان نیم بەڵام من لە مەجالەکەی خۆمان مەلەوانێکی باششم یعنی ئەمە تەبەجوح نییە بەڕاست نا ببەخشە بۆی بێڕێزی نەبێ بۆ جەنابزان مەبەسم لە بەندەکە بوو کە باسی کرد تکە بەڵێ ئەزان تۆ مەبەست شتێکیکە نەبوو بەڵام من ئەمێ ئەوە بڵێن یعنی من بەپی ئەزبوون ئەو درێژخایانی ئیشکردنم حتمما مەلەوانێکی باشم بەڵام وەکوتم گۆمەکە ئەگە تا خوو بێ باشتر ینی شخصێتەکان ڕۆڵەکان بەلای منەوە تا معقدتر بن تاوەکو چوزانم قوڵایی فەلسەفیان هەبێ خۆشترە کورسترە خۆشترە ینی دەوری کاپتن باوەک گاڵتە نەبوو بۆ من لە شخصەتی چوا کە شخصێتێکی زۆر جیهانیە لە هەموو دنیا یەکێکە لەو شخصەتانی کە ممەسیلی هەرە گەورەی جیان حەزەکە بەو شێوایە ئەو ڕۆڵە ببینێ بەڵام سەرکەوتوش بووم باشە ئاخر بۆ ئەڵێ لە باوکە قورس بووە ئەی باشە تۆ باوکی بۆ نمونە مناڵت هەیە شادانخان بە هەمان شێوە دایکە خۆتان لە ژیانە خوا ئەو ڕۆڵەی پێداون دەوری دایک و باوک بینن بۆ دەوری باوکت بە قورسەزانی یعنی کە لەسەر ستەیجاتۆ ئەخر جیاوازەکە لە چییە جیاوازەکە لەوایە ئەو باوکەی کە من دەورم بینیوە من نیم منی باوک نیم ئەو باوکەی من دەورم بینیوە بە تەواوەتی بۆ چوون و خوێندنەوەی بۆ ژیان و بۆ ئافرەت و بۆ پارە و بۆ سوڵتە و بۆ کۆنتڕۆڵکردنی شت بە تەواوەتی من و ئەو جیاوازن بە تەواوەتی من و ئەو پێچەوانەی یەکی ئەوە زۆر قورسە تۆ بتوانین پێچەوانی خۆت ڕۆڵەکە ببینی تو سەرکەوت ویدیایە من و کاپتن قەت ناگەینەوە قەت خەتێکی وازین یعنی قەت بەیەک ناگەینەوە لەگەڵ باوکە لە بڵێن دەوری کاپتن لە باوکە بۆیە ناویشینراوە باوک چکە باوکێکی غێرە تەبیعیە ینی باس لە چیەکە باس لە مەسەلەی ڕوانینی ئینسانێک لە ژیانە بۆ ژن بۆ ئافرەت بەو شێوازێکەوە ئەو تێڕوانە خۆزگە بدیایە ئەو ساعت زانی کورسایی ئەو وەڵی چاوەڕێ بووین زۆر ئومێدی ئەومە کرد لە لەندەنا بێتیش بۆ ئەمبەری بەریتانیا بڵێن لە لەندەن بەخشگرێ یان نمایش بکرێ بەداخەوە ئینشاءڵڵا بۆ هیواین لە دوای کۆرۆنا بەشکم چێناڵێ دنیا خۆش نابێ ناهێنین ئێرە سپاس بۆ ڕوونکردنەوە کە دگاک شەماڵگیان گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو چێشتخانەی مروواریەکانی غوربەت سڵاو ئازان مانگی ڕەمەزانتان پیرۆز بێ من کە ناوم شەبۆ محەممەدا پسپۆری زانستی خۆراکم دەچووی زانکۆی شاهانەی لەندەنم و هەروەها ئەندامی کۆمەڵی خۆراکی بەریتانیم زۆر سپاسی خاتو ئەمەلەکەین بۆ ئەم دەرفەتە لە ڕێگەی چێشتخانەی مروارەکانی غوربەتەوە هەنێ ڕێنمای تەندروستی بە بۆنێ مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پێشکەش بە بینەرانی بکەین ئازان کاتێک ئێمە بە ڕۆژوو ئەبین بۆ چەند کاتژمێرێ خوان و خوانەوە ناخۆین ئەمەش کاریگەری لەسەر لەشمان دروستەکە بە تایبەتی کاتێک ئەو کالۆری و ئەو وزەیە کە لە خواردنی پاش
پاشێەوە یاخۆ لە شێوە ڕابردووە خواردمانەتەوە ئەبێ لەشمان پەناباتە بەرکاربووێت و شەکرینە و جگەر و ماسوولگەکانمان وەکو وزە وەکو سەرچاوی وزە بەکاری ئەهێنێ ئەمەش کارێکی باشە بە تایبەتی ئەو کەسانی کێشی لەشیان زۆرە و یاخۆ شەکری جۆری دویان هەیە بەڵام بەداخەوە ئێمە لەبەرەوەی لە لەشمانە ئاو کۆ ناکەینەوە ئاو خەزم ناکەین لەبەر ئەوە تووشی وشکبوونەوە و سەرێشە و بێتاقەتی و لاوازیە بین و تەرکیزمان کەمێ بێتەوە بەڵام ئەمە بە ماوەیەکی کاتیە کاتێککە بەربانگەکەینەوە ئەتوانین قەرەبووی ئەو شلەمەنیانە بینەوە ئەویش بە خواردنەوەی ئاوێکی زۆر بڕێک لە ئاوی زۆر کردوو بۆ سەپەرداغ بێت و ئاوەکەش زۆر سار نەبێت و بە هێواشش بخورێتەوە لەگەڵیشە دەنکێ بۆ دوو دەنێک خورما یاخود هەنجیری وشک بخورێت و دوای ئەوەش بتوانین شۆربایەک بخۆین لە نەریتی ئێمەوە باوە کە شۆربای نێسک زۆر زۆر بەکار ئەهێنێ بەڵام نێسکەکە لە باتیەوەی برنجی تێ بکرێ ئەتوارێت کینوای تێ بکرێت کینوا کە مادەیەکی پرۆتین و کانزایەکی زۆر زۆری تێدایە و پرۆتینەکەشی لەو پرۆتینە باشەکانە کە هەموو پرۆتینە تەواوەکانە هەموو ئیسەنشڵ ئەمینۆ ئاسیدەکانی تێدایە و هەروەها ئەتوانین شۆربەکە دەوڵەمەندکەین بە سەوزەواتێکی زۆری تێ بکەین وەکو کەرەوز و پیاز و بیبەر و هەتا بتوانین سەوزەواتی تێ بکەین بۆی بەها خۆراکەکەی بەرزکەینەوە کە دوای ئەوە شۆرباکەمان خوارد باشتر وایە دەدەقە بۆ چارەکە ئێمە هیچ شتێک نەخۆین یاخۆ بچین نوێژێ بکەینیان بۆ دەدەقە بۆ چارێکی پیاسەیەکی سوکە بکەین و بینەوە بۆی ئینجا دەستکەین بە ژەمەسەرەکیەکە کاتێ پێش ئەوەی ژەمەسەرەکەکەش بخۆین پێویستە قاپێکی گەورە لە زەڵاتە بخورێ کە زەڵاتەکەش بریتی بێ لە هەنێ سەوزەواتی جۆرا و جۆر و ڕەناوڕەن کە بەهای خۆراکی و ڤیتامین و کانزاکانی زۆر زۆر تێدایە و لە کێشەی هەرز نەجاتمانەیە و هەروەها هەستی تێریشمانە ئەیاتێ دوای ئەوەی کە زەڵاتەکە خورام دەستکرێ بە ژەمەسەرەکێکە ژەمەسەرەکێکە ئێمە 5 گروپ خواردنمان هەیە کە ئەتوانین لەو 5 گروپە خواردنەکان بخۆین بە تایبەتی پاقلەمانیەکان ئەگەر ئێمە بتوانین یاخود دانەوێڵەکان بتوانین ئێمە ئەو دانیێڵانە بخۆین کە بۆرین یاخود کەپەکەکەی پێوەیە و یاخود لەبەرەوەی ڕیشاڵەکانی زۆرە هەستی تەریمان زۆر ئااتێ و ڤیتامین و کانزاکانی زۆر زۆر تێدایە و بماوەیەکی زۆرش بە تێری ئەمان هێڵێتەوە لەبەرەوەی ئەم سەرچاوانەی سەرچاوە ڕوەکیانە زۆر زۆر وەکو سەرچاو ئاژەڵیەکانی بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە ڕێژەی ئاسن لە خوێنێنەکەمە زیاتر پێویستە لە خواردنەکانیانە ئەو جۆرە خواردنانی تیاابێت کە سەرچاو ئاژەڵیەکانە کە لە بەرەوەی ئەمادەی ئاسن زیاتر لە سەرچاوە ئاژەڵیەکانە لەلایەن لەشمانەوە هەڵەمەژێ وەکو لە سەرچاوە ڕۆپیەکان لەبەر ئەوە باشتر وایە ئەو کەسانی کە کێشەی کەمی خوێنیان هەیە بتوانن گۆشتی سوور بخۆن لە هەفتەیەکە 2 بۆ 3 جار و یاخود مریشک ماسی یاخود هێلکە و یاخود ئەو خواردنانەی کە وشکەکان میوە وشکەکان کە ڕێژەیەکی زۆر ئاسنیان تێدایە و هەروەها ئەو خواردنانەی کە وەکو چەرەسەرەتەکان نەتەکان کە ستۆر نەکرا و نەبرژاون کە مادەیەکی زۆر ئاسنیان تێدایە بە تایبەتی ناوکی گوڵە بەڕۆژە و دەنکە کوولەکە و کونجی و بایام ئەمانە باشتر وایە لە باتیس ناک یاخود لە دوای بەربانگ ئەم ژەمە خۆراکی سوکە بخورێت کە ڕێژەیەکی زۆر ئاسن و ڤیتامین و کانزاکانی تێدایە و هەروەها زۆریش گرنگکە کە ئێمە ڕەچاوی خوانی سەوزەواتکەین لە بەرەوەی ئاوێکی زۆر زۆری تێدایە و هەروەها بیرشمان نەچێ میوەکانیش کە شەکری سروشتی تێدایە و ڕێژەیەکی زۆری ئاوی تێدایە کە ئێمە بتوانین لە پاشێوە بە تایبەتی میوەیەکی زۆر بخۆینەوە بە تایبەتی ئەو کەسانی کە ڕێژەی کەمی ئاسنیان لە خوێندا هەیە پێویستە بەبێ پاشێ بە ڕۆژوو نەبن پاشە زۆر زۆر گرنگە لەبەر ئەوە ئێمە هیوادارین بتوانین کە بە ڕۆژوو بین ڕۆژێکی تەندروستمان هەبێ هیوادارم هەموو لایەکتان ڕۆژێکی تەندروست و کاتێکی خۆش و مانگێکی ڕەمەزانی خێربەرەکەت بێ بۆ هەمولایە زۆر زۆر سپاسانەکەم و ڕێزم هەیە بۆ هەمولایەکتان خواحافیز گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بێت ئەخیرا وتی ژیانی براهیم ڕەوڤحیان ئەحمە سالار ببوورە نازام چەندی هێنا شادان خان حیوارە تەواوکە کاک شەماڵ داناوەی دەروون قسەی زمانە بۆچی وها دوورم لێک نازانە ئەڵێ کوورەکەی منوێتم خولە چەخماخم منوێتم خولەی چەخماخ سازم حاڵ بووم لە چێشتخانەی مروارەکانی غوربەت بەشداری بکەم
زۆر بە خۆشحاڵیەوە خواردنێکی خۆشتان بۆ دروست دەکەم ئەوی شیرینەیەکی کوردەواریە هەموو جار خەڵک دروستێکە منیش حەزم کرد بە شێوەی پاکستانی یان هەندی دروستی بکەم. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو.